بە پرسی هەڵبژاردن لە تورکیا کە ئەمڕۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی و پەرلەمان لە وڵاتە بەڕێوە دەچێت نزیکەی 64 میلیۆن دەنگدەر ئەمڕۆ دەنگ دەدەن. ئایا ئەردۆغان بەردەوام دەبێت یاخود کلیژدار ئەغڵۆ دەبێتە سەرۆک کۆماری تورکیا؟ سەرەتا بابەتە میوانێکم لەگەڵ دەبێت حەسەن ئەحمەد مستەفا پسپۆری پەیوەندی نێودوڵاتیەکان لە ستۆدیۆ لەگەڵمان دەبێت. کاک حەسەن بەخێربێی. ساغبی سپاس. باسی ئیستەمبۆڵ با بکەین دواتە بچینە سەر پرسیارەکان. لە هەڵبژاردننی شارەوانیەکان جەهاپە براوە بوو لە 2019. بەڵێ ئەمجارە چێ براوە بێ لەم ئیستەمبۆڵ چونکە 98 کورسی با بڵێن هی ئیستەمبۆڵە. خۆی لە تورکیادا بەردەوام دوو بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارە لە چوارچێوەی خۆیدا ئێمە دوو شار هەن وەکو مێژەر وەریان دەگرین. یەکێک لەوان ئورفەیە بۆ ئەم ناوچەی ئەم لایە هەتاکو دەگاتە ئەنادۆڵ، ئەوەی تر ئەستانبوڵە. ئەوەی لە ئورفە دەربچێ بێگومان لە زۆربەی شارەکانی تر دەرچووە بە حکمی ئەوەی کە ئورفە شێوە موزائیکیەکەی و هیستۆریکال کۆنتێکستەکەی دیموگرافیای دانیشتوانی جۆرێک لە سمپڵ و لە نوێنەرایەتیە بۆ تەواوی شارەکان. یعنی ئەگەر یەکێک بیەوێ بزانێت لە شارەکانی کە دۆخ چۆنە تەنها پەیامنێرەکانی ڕاست پێرێ نەتیجەی ئورفەی بداتێ زۆربەی شارەکان دەکا. سەبارەت بە خودی بەدەستهێنانی پلەکانی سەرۆکایەتی یا زۆرینەی پەرلەمانی ئەوە پایتەختە ئابوووریەکەی تورکیا بە هەمان گرنگی هەیە کە ئیستانبوڵە. ئەوەی کە تێبینی دەکرێ من تەماشام کرد بە شێوەی کە لەگەڵ خەڵکانێکی پسپۆر قسەمان کرد و پەیوەندیمان کرد وەکو ئامادەکاریێک بۆ ئەم بەرنامەیە و تەخمینی ئەم پرسیارەمان هەبوو لە ڕاستیدا هەتا ئێستاش ئەوەی کە دەبینرێ ئۆپۆزیسیۆن زۆر لە پێش ئەردۆغانەوەیە تەنانەت لە ئەستانبوڵیش، چونکە هەڵبژاردننی شارەوانیەکانیش نمونەیە بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆمار. بەس ئەوەی لەوێ ماوەتەوە ئەوەیە کە هەرچەندە ئەم هەڵبژاردنە ڕەگەزی سیاسی ئایدیۆلۆژی هەرێمی و نێودەوڵەتی زۆری تێدایە. مەبەستم لە ئەوە چیە بۆی ئەوانەی گوێمان لێ دەگرن هەمویان وەک خۆی لێمان تێبگەن. بۆ نمونە ئێستا ڕووس دەستی لە سەردڵیەتی لەبەر دەریای ڕەش، ئەوروپا دەستی لە سەردڵیەتی لەبەر دەریای ناوەڕاست، ئیسرائیل لە بەلغازی سروشتی بە شەیۆنانیەکە و هەروەها مەسڕ لەبەر هەژبوونی خۆی لە ناوچەکە، بڵین فەڕەنسا لەبەر وەزعی لیبیا، هەموو هێزانەی کە تەماشایان دەکەی. بۆیە ئەم هەڵبژاردنە ڕاستە هەمویان بەرژەوەندیان لەگەڵ تورکیا هەیە. بەڵێ هەمویان بەرژەوەندیان لەگەڵ هەمویان بەرژەوەندی و تێوەگلانیان لەگەڵ تورکیا هەیە. بۆیە دەتوانین بڵین ئەم هەڵبژاردنە هەڵبژاردننی جیهانیە لە تورکیا، بەرژەوەندیەکانی جیهانە لە تورکیا، بەرژەوەندی گەلانی تورکیاشی تێدا هەیە. لێرەدا دوو ئاراستە بۆ هاوڵاتیانی تورکیا ماوەتەوە. ئەردۆغان ئەگەر لە دەرەوە تەماشا دەکەن دوای ئەتاتورک لەو ئازاتریان نەبووە بگاتە دەریای ڕەش و لە لیبیا بڵێ ناتۆ چ دەکەی لێرە و ئەرمەنستانت بۆ سەرکوتکە کە ساڵان لی دەترسای لە پەرلەمانەکانی جیهان جینۆسایدی خۆی نوێ بکاتەوە و دەوڵەتێکی تورک زمانی وەکو ئازەربایجان بەسەریدا سەر بخەی و بێتە ناو سووریا بەقەدەر خاکی لوبنان لە سووریا و لە هەرێمی کوردستان خاکی لەژێر هەژموندایە ئەمڕۆ بە بەهانەی پەکەکایە هەر شتێکی تر بێ. لەم ڕوانگەیەوە ئەردۆغان بەراورد ناکرێ بە ئەوانی تر لای هاوڵاتیانی تورکیاش. بەڵام شتێکی تر هەیە قسەکە لێرە تەواو نابێ. ئەویش ئەوەیە بۆ ناوخۆی تورکیا بێئەمەل بوون لێی لە بەروی چەند ساڵەکە تەداخلی بانکی ناوەندی دەکە هەڵاوسان زیاد دەبێ. وەزعی ئابووری تورکیا زۆر خراپە. دوای بوو مەلەرزەکان بە هاناوەچوونی دەوڵەت زۆر بە پێی پێویست نەبووە. بۆیە بۆ ناوخۆی تورکیا هاوڵاتیانی تورکیا لە میزاجێکی باش نین، چونکە جگەلەوەی لە ئەردۆغان تا ڕادەیەکی زۆر بێئەمەل بوون بڕواایەکیشیان بە کەمال کلیژداروغلو نییە. چونکە کەمال کلیژداروغلو نوێنەری حیزبەکە 50 ساڵ حکمی تاکڕەوی تورکیای کردووە کە لە سەردەمی ئەودا تورکیا لە خراپترین لە سەردەمی ئەم حیزبەدا خراپترین بارودۆخی ئابووری خۆیدا بووە. لە پەنجاکانەوە ئیسلامیەکانەوەانی تر هێدی ڕژاونە ناو دەسەڵاتەوە. کاتێکامیان هەڵەبژێرن. تەسەور دەکەم کە تۆزێک ئالۆزە نەتیجەکان لێک نێزیک دەبن و پێم وایە دەچێتە خولی دووەم. هەر هەڵبژاردنێکیش چۆ خولی دووەم لایەنی دەسەڵات لێی براوە دەبێ. ئەمە حەقیقەتە لەبەر ئەوەی مشوری زیاتر دەبێ و لە 2022ەوە چەند یاسایەک لە تورکیا گۆڕانیان بەسەرداهاتوە. ڕێژەی بەربەستی لە سەدادا لەبەر خاتری مەهاپەکرایە لە 100 و جگە لەوەش زۆربەی ئەو دادوەرانی چاودێری هەڵبژاردن دەکەن لایەنگری ئەردۆغانن تەدابیری سەرسندوقەکان و ئەوانە. بۆیە ئەم هەڵبژاردنە چەندە گرنگە
و چەندە هاوڵاتیانی تورکیا لە میزاجێکی ناخۆشدان بەڕاستی چونکە هەتا پێدەچێت بۆ پەرلەمان دەنگ بە حیزبەکەی کەمال کلدزالۆغلو بدەن بەس خەڵکانێک پیان وابێ ئەگە ئەردۆغان نەبێ نان نابێت هەتا ئێستا چونکە هەتا ئێستاش لایەنگرانی ئەردۆغان پیکچەرێکی جوانتریان بۆ بواری ئابووری پێ نیشانی بدەن وەک لە لایەنگرانی کەمال کلدزالۆغلو جگە لەوەش کەمال کلدزالۆغلو لەوە سەرکەوتوو بۆ کە زۆربەی لایەنەکانی کۆ کردوتەوە بەڵام لەبەر ئەوەی کوردەکان تەیدیان کردووە پێدەچێت تورکەکان لە دوای تەیدەکەی سەڵاحەدین دەمیرتاشەوە دەنگ بە ئەردۆغان بدەن ئەردۆغان لەم بانگەشانی ئاخیر شەهر دەیگوت کلیژداروغلو لەگەڵ پەکەکەڕێک بۆ ڕوبەڕبوونەوەی تیرۆر نازانم چی بێگومان ئەمە ڕاستە جگەسانە لەسەر خەڵکی تورکیا بێت کاریگەری زۆری لەسەر خەڵکی تورکیا دەبێت لە لایەکی ترەوە کەمال کلدزالۆغلو هاوپەیمانی دوو هاوڕێی ئەردۆغانە دوو لە دامەزرێنەرانی ئاکپارتی یەکێکیان ئەحمەد داودۆغلو ئەوەی تریان عەلی بابەجان هەردووکیان بیانەوەیان نیانەوێ ئیسلامین بەس ئیسلامیەکی نیو شەرقی نیو غەربین وەک ئەردۆغان تەواو غەربی نین ئەردۆغان پێی وایە دەبێت کەوانەی تیرەکە باش بچێشی بۆ ناو دەوڵەتی ئیسلام بۆ ناو موسڵمانان بۆ ناو ئەهلی سونە و جەماعەت بۆ سنووری میراتی عوسمانی کە دەستم وا لێ دەکەم دەمەوێت کەوانەکە لە بەرچاوی بنێرانمان بێ بۆ ناو سنووری میراتی عوسمانی بۆ ناو ئەو شوێنانە کە ڕۆژێک مڵکی تورک بوون مڵکی دەسەڵاتی ئەو بوون ئەو کاتە کە ئەوەندە کێشات تیرەکە باشتر دەڕوا و هێز و لایەنەکانی ئەوروپا و ئەمریکا باشتر قەدرت دەگرن و هەتا ئەم تیرە تەواو نەکێشی ئازادی نەکەیت پێتوایە کلیژداروغلو بێتە سەرۆک لاوازە بێت تورکیا تورکیا کە کلدزالۆغلو ببێتە لەسەر حدودەوە تیرەکە داوێت نایکێشێ بۆ ناو سووریا و عێراق و ئەوانە لە مەبدەئی کلدزالۆغلودا پەلکێشان بۆ ناو سونیەکانی عێراق و وەختی خۆی نوجەیفیەکان و کوتلەگەری لەگەڵ سونیەکانی پەرلەمانی عێراق و چون بۆ ناو ئەهلی سونە لە سووریا و لە لیبیا خیانەتە لە مەبدەئەکانی کۆمار و کەمالیزم چونکە ئەوەی کەمال کلدزالۆغلوە زیاتر پیاوی دەوڵەتێکی سنترال دەوڵەتێکی مۆدێرن دەوڵەتێک کە دیبلۆماسیەتی دەوڵەتی بەڕێوە دەبا ئەوان ڕەخنەی چیان لە سەرۆک کۆمار ئەردۆغانە دەڵێن سەرۆک کۆمار ئەردۆغان لە زیاتی پەیوەندی دیبلۆماسی دەوڵەتی ئەوەی کەمال ئەتاتورک بۆی بنیاد ناوین بەڕێوە ببادێ لەگەڵ حەماسی فەڵەستینی لەگەڵ گروپی سونە لەگەڵ فلان گروپ لەگەڵ فلان ڕێکخراو هەتا وەختی خۆی ناوی داعشیان دێنا لەوێدا تێڕوانینیان بۆ ئیدارەکردنی دەوڵەت زۆر جیاوازە بەڵام دەبێت لە بیرمان بێ ئێستا ئەو هاوپەیمانی کە هەیە تەنها یەک ئامانجی هەیە ئامانجەکە چییە؟ ئامانجەکە ئەوەیە کە ستۆپێک بۆ ئەردۆغان دابنێن دەنا لەسەر هیچ پرۆژەیەکی سیاسی ناتوانن یەک بن چونکە ناکرێ مەراڵ ئاکشەنەر و کوردەکان یەک بن زۆر زەحمەتە بتوانن ئیدارە بکەن من پێم وایە پەسەندکردنی نەتیجەی ئینتیخابات ڕاستە ئەوانە وا دەڵێن زەحمەتە ڕێژەکە گەلێک لێک نێزیک دەبێ 2 تا 3 پۆینت بە تێڕوانینی من فەرقی دەبێ هەرچەندە من لە گەڵ ئەوروپیەکان کە قسە دەکەم ڕەخنی زۆرمان لێ دەگرن دەڵێن نابێ شرۆڤەکارانی ئێوە وەکو فاڵچیەک باس لە ئایندە بکەن کە مناقەشە دەکەن بەڕاستی من لەو کاتانەدا من دکتۆرایەکەم لەسەر 20 ساڵەکەی ڕەجەب تەیب ئەردۆغانە شیف ئین تورکیش فۆرن پۆلیسی ئەو پێچکردنەوەیە و لەسەر ئەو دیبەتەیە کە لە نێوان هەردوو گلایاندا هەیە بۆیە ئەم شتا هەڵبژاردننی نێوان ئەردۆغان و کەمال کلدزالۆغلوش نییە بنگەی ئەم هەڵبژاردنە تیۆریەکەی لە ساڵی 1976ەوە دێت بەلای شەرقدا بڕۆی میان غەرب ئەمیان غەربیە ئەردۆغان شەرقیە زۆر باشە کاک حەسەن با بچین سەرەوە ئۆپەراسیۆنانەی کە تورکیا ئەنجامی داون بۆ دەرەوە باشە بەردەوام ئەردۆغان شانازی بۆ دەکات کە تورکیا لە تیرۆر پاراستووە دوای ئەردۆغان ئەمە چی بەسەر دێت ئایا ئەگەر ئەردۆغان مایەوە چی بەسەر دێت و ئەگەر کلیژداروغلو هاتە سەردەسەڵات ئەمە چی بەسەر دێت سەرەتا دەبێ ئەوە بڵین کە ئەوەی لە تورکیا حکم دەکا مێشکێکی زۆر تایبەتە بەرامبەر بە کورد نەپەیوەندی بە پارتی داد و گەشە پێدانەوە هەیە نەپەیوەندی بە پارتی گەلی کۆماری هەیە نە بە پارتی بزوتنەوەی نەتەوە پەرست و نە بە ئی پارتی بەڵکو مێشکێک لە تورکیا هەیە بەس دەکرێت پارتێک لە پارتێک ئیدیۆلۆژیایەکەی فەرق بێ پارتێک لە پارتێک پتر لەسەر هێڵی گەرم یاری بکە ئەوەی ئێمە لە تورکیا دەیبینین لە ساڵی 1923 تا 2001 تورکیا سیاسەتێکی ڕوونی غەربگەرایی هەبووە دروشمەکەیان ئاشتی لە ماڵەوە ئاشتی لە دەرەوە یەکێتی خاکی تورکیا وەزعی ڕاهن لە شەرق ئەوسەط سنووری دەوڵەتەکان نەگۆڕدرێ
ئەوروپاش بۆ ئەوە زۆر هاوکاری کردوون و لەوانەیە بەشێک لە خەڵکی ئێمە بە وردی ئەوە ئاگادار بن کە لە ساڵی 23 تا 2001 جگە لە بابەتی ئاسایش تورکیا هیچ عیلاقەیەکی سیاسی دیبلۆماسی لەگەڵ دەوڵەتانی عربی و شەرق الأوسط نەماوە چونکە هاوپەیمانێکی استراتیژی ئیسرائیل بووە و عربیش ئەویان بە داگیرکەر وەکو ئیسرائیل و وەکو ئەمریکا لە قەڵەم داوە لە 2001 کە پارتی داد و گەشەپێدان دادەمەزرێنێ لە 2002 دەگات بەدەسەڵات ئیتر ئەردۆغان پاکێجێک دێنێ لە بواری سیاسی سەربازی ئابووری لە بوارە سەربازیەکە ئەوان مەبدەئیان وایە کە دەبێ هێزیان بگەڕێتەوە بۆ سنووری میراتی عوسمانی بەڵام لێرە شتێکەیە پێویستە ئێمە یا هەر کەسێک کە لەسەر تورکیا قسە دەکە ئاور لەمە بداتەوە چونکە کەرەستەیەکی باشمان هەیە بۆ قسە لەسەرکردن ئەگەر ئەردۆغان لایەنی پراکتیکی ئەو سیاسەتە نوێیانەی تورکیا پێک دێنێ بە ئۆپەراسیۆنەکانیشەوە ئەحمەد داود ئۆغلو لایەنە تیۆریەکەی پێک دێنێ کە لەگەڵ کەمال قلزالۆغلویە داود ئۆغلو چەند شتێکی زۆر گرنگی تێدایە باز دەکات یەکێک لەوانەی باز دەکات دەڵێ ئێمە لە ڕووی سەربازیەوە استراتیزیەتێکی خراپمان هەیە استراتیزیەتی هێرە باشمان ئەوەیە فڕۆکەکانمان توانای گرتنی ئەوەندە بەنزینیان هەبێ کە تورکمانەکانی سربستان یا وڵاتێکی دوور پێویستێ بوو تایەرەکان بتوانن بچن داکۆکیان لێ بکەن و دەبێ ئێمە بگەڕێنەوە بۆ سنووری میراتی عوسمانی کێشانی ژێکەوانەکە فکرەی داود ئۆغلویە بۆیە لە تیۆری ئیسلامیەکاندا ئەو پەلهاوێشتێن بۆ ئەو ناوچانە بۆ ناو ئەو شوێنانە هەیە بەڵام لای قلزدارۆغلو جۆرمە لە ئەردۆغانەوە بینن نەک لە ئەحمەد داود ئۆغلو بەڵێ بەس لای قلزدارۆغلو ئەمە خیانەتە لە مەبدەئی کەمال ئەتاتورک چونکە ئەوان نایانەوێت بە هیچ شێوەیەک نزیکی لە مەبدەئی کۆماردا کۆماری نوێدا ئەوەی کە دروست بووە لە بەگوێرەی ئەو کۆندیشنەی کە لە لۆزانەوە لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە هەبووە ئەوان نایانەوێت بە هیچ چەشنێک ئیتر جارێکی کە بگلێنەوە ناو کێشەکانی ڕۆژهەڵات بۆیە ئەوان دەڵێن ئێمە دەوڵەتمان و دیموکراسیمان هەڵوەری دوو ئاراسێ چۆنە دەسەڵاتا کۆکرێنەوە بەڵێ ئەم دوو ئاراسێ چۆنە دەسەڵات زۆر زەحمەتە بۆ ناگە کلیژدار ئۆغلو دەرچوو یەخۆ ئەحمەد داود ئۆغلوش لێگەڵە ئەوان جارێکی شتێک دەیانەوێت ئەم پیاوە ڕابگرن دەیانەوێت ئەم پیاوە بگرن لە یاریەکەدا ئەم لاعبە بگرن چەند لاعیبێکیان بۆ تەرخان کردووە جارێ بیگرن دەنا هیچ مناقەشەیەک پێیان دەگیرێ بەخوا ئەگەر هەڵبژاردن بچنە دەوری دووەم نەخەیر بەس ئەگە لە دەوری یەکەم بیبێنەوە ئەو کاتەش کێشە لەسەر نەتایجەکەی دەبێ بەس ئەگە بچنە دەوری دووەم زەحمەتە لەوێدا ئەو هێزانەی کە کورد کۆکراونەتەوە ئەوەی بۆ من مای سەرنجە ڕاستە من لە دوورەوە ئاوەستم قسە لەسەر کاروباری تورکیا دەکەم زۆر جار تۆ دەبێەوە کوردێکیش قسەی لەسەر نەکەی بۆی پیکسەرێکی جوان بە هاوڵاتیەکانت نەقڵکەی مثلا تەلەڤیزۆنێک کە بڕوات دەداتێ مناقەشت لەگەڵ دەکات تۆ نابێ بکە ببیە بەشێک لە پروپاگەندا تۆ چی پێشکەش دەکەی ئەوەی من پێ دەمەوێت پێشکەشی کەم ئەوەی من دەمەوێت سەرنجی لەسەر ورکەمەوە ئەوەیە کە ئەم هێزانە کە کۆبوونەتەوە ڕدیدگایان بۆ ئایندەی تورکیا ڕوون نییە بۆ نمونە کوردەکان دەنجیان پێدان مەعادەلەکەشیان گۆڕی ئەوڕۆ باشتر بۆم دەرکەوت کە زۆر مەعادەلەیان گۆڕی بە تایبەتی لە ئیستانبول چونکە پێشتر من نمونەیەکت دەمێ کاکە کۆڤان پێشتر کە سندوقت دەکردەوە لە شارە کوردیەکان پێشتر سەداچل ئەردۆغان بوو ئەو جار سەدایەک و دوو جەها پەدەستی پێدەکرد ئیتر پێی نەدەگەیشتەوە لە ڕاپرسیەکاندا هەرکە تەماشا دەکەی سەداچل جەها پێەیە ئەردۆغان پێی ناگاتەوە ئەم جارە و نەتیجەکەش ئێوارە قسەکەی من تەماشا دەکەن کە لە پێشەوەی بەڵام ئەو بەومانایانی ڕەجەب تەیب ئەردۆغان لە سنترالی تورکیا دەنگی نییە دوای بوو مەلەرزەکانیش شارە ئاینەکان دەنگی هەیە کاریگەری دێموگرافیایەکە لەوێ هەیە بەڵام هەرجان چی بۆ کورد دەکەن بۆ بەڕای تۆ کامیان باشترە بۆ کورد هیچیان بەڵام یەکشت هەیە ئەگەر کەمال قلزدار ئۆغلو دەربچێ و نەتیجەکە پەسەند بکرێ ماوەیەکی زۆر ئارامی لە سووریا و عێراق و ناوخۆ و ئەو کاتە ئەمریکا دەتوانێت هاوکاریەکی باشتری بکە هەتا لە ڕووی مادیش هەرچەندە ئێستا ئەگەر لە بیرمان بێ ڕەجەب تەیب ئەردۆغان لە کاتی سەردانی سەفیری ئەمریکا بۆ لای بەر لە ماوەیەک وتی ئەمە کارێکی شەرمەزاریە و بانگەوازی لە خەڵکی تورکیا کرد کە ئەمریکا و قلزدارۆغلو شەرمەزار بکەن بەوەی کە موامەرەمان لێ دەکەن ئەو کاتەش کەمال قلزدارۆغلو بە هەمان چەک وەڵامیدایەوە گوتی رووسیا دەستکاری زۆر شت دەکا و کاسێت و مۆنتاژ و ئەوانە دەردێنێ بۆیە لەوێدا زیاتر هەڵبژاردننی رووسیا و ئەمریکاش لەوێدا دەبینرێ ڕەجەب تەیب ئەردۆغان لایەنگری چاینا ئێران رووسیا
و دووەلی عارەبی و باشترا گوتی پشتگیری لە ئەردۆغانەکەن ئەمریکاش بە تایبەتی ئەوروپا پشتگیری لە کەمال قرزداڵ وغڵو دەکەن لامان سەیر نەبێ و دەمەوێت ئەمە بگات کە لەم هەڵبژاردنەدا ئەگەر ئەردۆغان دەربچێ بێشک ئەوروپا خەسارمەندی گەورە دەبێ چونکە لە مێژووی 100 ساڵی ڕابردوودا ئەمە پرۆپاگەندە نییە خەڵکێک لەگەڵ قسەکانی ئێمە دەتوانێت تەماشا پەراوێزەکان بکە لە مێژووی 100 ساڵی ڕابردوودا بۆ یەکەم جارە سەرۆکێک لەم ناوچەیە دروست دەبێ مستەفا کەمالیش ئەوەی نەتوانیوە مستەفا کەمال لێرە خواحافیزەی کردووە لەگەڵ ئەوروپا ئیشی کردووە بەڵام ئەردۆغان لەم ژینگەیە ژێی کەوانەکەی کێشاوەتە ئەم ژینگەیە بە تیرەکەی خۆی ئەو بڕیار دەدا چێ دەبێتە ئەندامی ناتۆ و چێ نابێت ئەو بڕیار دەدا چێ کەشتەکانی لە دەریای ڕەشیاری پێدەکەیان ناکات ئەو بڕیار دەدا چێ گەنم دەفرۆشێ نافرۆشێ ئەو بڕیار دەدا ناتۆ لە لیبیا چ دەکایان چ ناکە ئەو بڕیار دەدا جنێڤیان ئەستانە کامیان بەچ ئاراستەیەکدا بڕوە ئەو بڕیار دەدا ئەمریکا جێیشەکەی جا ترەمپەریش بکشێنێتەوە یان نەکشێنێتەوە ئەو بڕیار دەدا ئەو یعنی ئەمە دەتوانم بڵێم بۆ ئەوروپا سەخت کەوتۆتەوە گەورەترین جێشی پیادەی ناتۆ لەم ناوچەوە گۆڕینی ئەو کەسەوە ئاسانە گۆڕینی ئەو کەسەوە ئاسانە هەندێک جار بە گومانش باس لەوە دەکرد کە ئەگەر پەسەند بکرێت ئەو ئەگەرت بۆ چییە پێم وایە بردنەوە بۆ هیچ لایەکیان ئاسان نییە بەڵام دڵنیاش نیم لەوەی پشتی ئەردۆغان بەر بدەن هاوڵاتیەکان یعنی هەتا من کە شرۆڤەکارێکم زۆر جار خۆم دەخەمە جێی هاوڵاتیانی ئەوان ئەگەر من بم دەنگ بەکێ دەدەم تووشی زەحمەتی دەبی چونکە ئەردۆغان بەڕاستی لە ڕووی ئابوووریەوە شتی زۆر گەورەی بۆیان کرد بەڵام دوای ئەوەی کە پێیدا بوون بۆ مەسرەفی سەربازی و کارکردن لە دەرەوە و ئیهمالکردنی ناوماڵی خۆیان خەرجیان کردەوە ئەوەی کە دەمێنێتەوە ئێمە جەختی لێ بکەینەوە ئەوەیەکە ئاسایشی تورکیا بۆ هەرێمی کوردستان گرنگە مەسەلەن من کە قسە دەکەم وەک شرۆڤەکارێک پێم خۆشە نەتیجەکە هەر لایەکیان دەبێ بەس بە ئارامی بێ ناکرێت ئێمە ئارەزووی تێکچوونی ئاسایشی ئەوێ بکەین ئاسایشی ئێرانیش بۆ ئێمە مهمە بەڵام تەسەور دەکەم دوای ئەم هەڵبژاردنە ئەگەر نەتیجەکەیان لێک نێزیک بێ بە 2 پۆینت 3 پۆینت هیچیان قبولی ناکەن هیچیان ئامادە نین دەسەڵات بەر بدەن بەس ئەردۆغان کە قبولی ناکات چۆن قبولی ناکات خۆی دەڵێ من قبولمە بەس دەورەکە دەداتە مەهاپا سلێمان سۆیلو کە وەزیری ناوخۆی لە حیزبی مەهاپا دەیگوت ئەوە کودەتایە ئەوانە دەیکەنم ئۆپۆزیسیۆنە هاینەی دەیکەن یان لە ئێستاوە ئاماژەی کودەتا لەو هەڵبژاردنی شارەوانی جارشتر دەنگەکان هەژمار کرانەوە ئەمە لە بیرەوەری خەڵکی تورکیادا مایتەوە و خەڵکی تورکیا زۆر بەگومانن گرنگترین هەڵبژاردنە زەحمەترین هەڵبژاردنیشە لە مێژووی تورکیادا و تاکە هەڵبژاردنێکیشە لە مێژووی تورکیادا کە بەشی هەمومانی تێدایە ئێمە وەک هەرێمی کوردستان چونکە ئەگەر هەر لایەکیان دەربچێ جارێکی کە تۆ لە بەردەم جۆرێک لە عیلاقاتی نوێیت ئەردۆغانیش ئەم جارە دەربچێت طبعاً ئەو کاتە بە دڵنیاییەوە یعنی ئەو هێزانەی لە بەرامبەری بوون دایان هاڕێت قەڵازەیانە دەیان هاڕێت بەڵێ دەرفەتیان پێنادا بۆ جارێکی ترە هێزانە بەرامبەریەک دووەمینیان دەسەڵاتە سەربازیەکەی لە سنووری هەرێمی کوردستان لە سووریا زۆر بەهێز دەکات و ئەوروپا دەخاتە بادۆخێکی سەختەوە و ئەگەر ئەردۆغان دەرچێ ئەوروپا ناچارە بیر لە پرۆژەی ئاشتی بکاتەوە بۆ بەڕازیبوون بە هەندێک مەرجی رووسیا چونکە ئەردۆغان لە مێژووی 20 ساڵی خۆیدا هەر لەو کاتەوە کە جێی ڕێبەرزێشی ئەمریکی نەداوە بەشداری لە شەڕی داگیرکردنی عێراق بکە بە پرۆسی ئازادی بەناوبانگە لە ڕووی قانونیەوە داگیرکردنە دژی ناتۆ بووە و ڕاستە ئەندامی ناتوێ بەڵام هەر لە لیبیا هەر لە سووریا لە دەریای ناوەڕاست لە عێراق حتا مامەڵەکردن لەگەڵ چەکی ئەتۆمی ئێران ئەو لەگەڵ ڕێی ئەمریکانیە هیچ مەناعەتی نیە ئێرانێکی دوژمنی تاریخی سونەکان کە ئەو خۆی بە ڕابەری سونە و بە خەلیفە دەزانێت چەکی ئەتۆمی هەبێ بەڵام ئامادە نییە بۆ ئەمریکا پشتی بەر بدایان پشتی ئەمریکا بگرێت ئەی بابچین سەر لایەنە ئابوووریەکەی کامیان بۆ تورکیا بە باشی دەگەڕێتەوە ئەردۆغانیان کلیژدارۆغلو کەسێکی لەگەڵ عەلی بابەجانە دەڵێن لە سەردەمیەوە کاتێک وەزیر بووە لەگەڵ ئەردۆغانە ئابووری تورکیا لە تۆپ بووە من پێم وایە ئابووری تورکیا مستەوایەکی بڕیوە بڕینی ئەو مستەوایە و بەرزبوونی ئاستە ئابووریەکەی بەهۆی هەڵاوسانەوە جارێکیکە ناگەڕێتەوە خاڵی سفر ئەو زەحمەتێ ناچێشن تازە تورکیا بووە بە
دەوڵەتێکی کراوە دەرفەتم پێ بدە لەسەر بوارە ئابوووریەکەی بە کورتی و پوختی بێ ئەوەی کە زۆر بگەڕێنەوە بۆ دواوە تەنە هەندێک پۆینت نمونەیەکت بدەمێ کاتی خۆی کە دەوڵەتی تورکیا دامەزرا لە پەیمانی لۆزان مەرجێکیان بۆ دانا کە دەبێ ئابووری لیبرال پەیڕەو بکە دەبێ ئابووریەک پەیڕەو بکە ئەوروپیەکان پێیان باش بێ ئابووریەک پەیڕەو بکە ڕێگا بە بازار بدا سنوورەکانی بکاتەوە لەو کاتەیە لە کاتێک گرانی گەورە گرێت دیپڕێشن دروست بوو ئەوروپا و ئەمریکا بانکڕەپت و وەزعی ئابووری زۆر خەراب لە جیهانی خۆر ئاوا تورکەکان کە زانیان ئەوروپا و ئەمریکا ئەوانەی ساحەبی لۆزان و حاکمی جیهانن ئاگان لە دۆخە سیاسیەکە و ئابووریەکە نییە خۆیان گەڕانەوە بۆ ئابووری دەوڵەت تەنها بۆ ئەوەی دەوڵەتە نەتەوەیەکیان بەهێزکەن دوای ئەوە دەسەڵاتی دووەم گەڕایەوە بۆ ئابووری لیبرال دەسەڵاتەکەی دیکە بۆ ئابووری دەوڵەت حتاکو ڕەجەب تەیب ئەردۆغان دێتە سەر دەسەڵات ئابووری تورکیا یاری دەکا لە نێوان ئابووری لیبرال و ستەیت بازار و ئابووری دەوڵەت تەنها ئەو نیولیبرالیزمەی ئەو هینەی کە تۆرکۆت ئۆزال دەیهێنێت تۆزێک فەرقی هەیە بەڵام دەبێت لە بیرمان بێ ئەمە بۆ چ باز دەکەم زاکیری خەڵکی تورکیا ئەمە لە بیر ناکە لە ساڵی 2001ەوە کورتێنانی بودجا لە دوو ژمارەیەوە مەسەلەن لە 22 لە 33 لە 24ەوە سەدا ئەوەندە بوو بە یەک ژمارەی سەدا 1 سەدا 2 سەدا 3 سەدا 4 دەرامەتی تاکەوە لە 400-500 دلارەوە بوو بە نزیک 10,000 دلار ئەمە سەردەمانێک بۆ ئەردۆغان و هەتا ئێستاش بەمە دەژی ئەمەی کە ئێستا دەیبینی لەسەر پێیەکانی دەڕوا ئەو ڕۆژانن پشتیوانی دەکەن هاوڵاتیانی تورکیا چەندە عەلی بابەجانیشان لەگەڵبی ئەو متمانەیان بە قلیزارۆغڵو نییە کە وەزعی ئابووری ڕابگرن و پێیان وایە خراپتر دەبێت هەرچەندە ئەمریکا و ئەوروپا داعمی کلیزارۆغڵو دەکەن لە بواری ئابووری بەڵام زۆرتر متمانەیان بە ئەردۆغانە زۆر باش سپاس بۆ حەسەن ئەحمەد مستەفا پسپۆڕی پەیوەندی نێودەوڵەتیەکان کە لەگەڵمان بووی زۆر سپاس بەخێر بێت